لە ڕابردووە ئەتوانین بڵێن هەردوو لە کەم تەرخەم بوون و هەردوو لا جۆرە لە جۆرەکان پابەند نەبوون بە بەڵێنەکان و ئەو یاسایانێک کە هەبوون لە نێواندا، بەڵام لە ئێستادا دوای بڕارەکەی دادگای فیدراڵی هەرێمی کوردستان کەم تەرخەم. دیارە بڕارەکەی دادگای فیدراڵی زۆر وازەحە، باز لەو سێ بانکە کە بانکی حکومیین ڕەشید و ڕافیدین و TBI، بەڵام بەداخەوە ئەوان ئامادەیان دەربڕیوە دەست بەتەوتیم بکەن و فەرعی و بانقانە لە هەرێمی کوردستان بکەنەوە، بەڵام تا ئەم لەحزەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی هاوکاری نییە و ئەمیژمەرجی هەژماری منی داهێناوە بۆی کە ئەبێ لە ڕێگای هەژماری منەوە بێ. دیارە تەسەورەکەم لە داهاتوە بە گفتوگۆ بگەنە نەتیجە، هیوادارین لە زووترین کاتدا ڕێ بکەون. خەڵک زۆر ئەو ئاپرسێ جیازی چی ئەگەر لە ڕێگەی حکوومەتی عێراقی و بیان لە ڕێگەی هەژماری منەوە بێت، بۆچی حکوومەتی هەرێم پێداگرێت لەسەرەوەی کە لەسەر لە ڕێگەی هەژماری منەوە بێت؟ لە بەغام پرسیارەمان لە برادرانی هەژماری من کرا بەو مانایی کە وتیان هیچ فەرقێکی نییە هەژماری من لەگەڵ بانکەکانی ترا، ئێوتمان کە فەرقی نییە بۆ ڕازی نابوون لێ بکرێت. تەسەورنا فەرقەکە ئەوانە حکومین و ئەمە هەلیە، یعنی بێەوە بزانین بەشێکی تری ئەوەی من پێم وایە کێسا لە هەرێمی کوردستان جۆرە لە خەڵک ناڕازیە لەبەرەوەی جۆرە لە متمانەی لە دەست داوە بە ئەوەی چایسەدارەکانی لای حکوومەتی هەرێمی کوردستان پارێزراونێ دەستی بەسەراگیری ئەوەی لە بەغاشەوە بێ نایدرێتێ ترسێ بەیانی لە کارتەکەشە گرفتی بە دروست.